ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا بۆ جاری سێم سوێندی سەرۆکایەتی خوارد لە کاتێکدا شۆڤەکاران پێشبینی دەکەن سیاسەتی دەرەوەیی لە پێشینەکانی کارەکانی ئەردۆغاندا دەبێت بۆ ئەوەی تورکیا بکاتە زلهێزێک لە سەدەی 21دا. لەوانەشە بەردەوامی بیرۆکەی بێلایەنی و سەربەخۆی استراتیژێتی سەربەخۆی پێگەی تورکیا بین لە جیهاندا. ئەردۆغان تورکیا وەک هێزێکی هەروادێ و گەشەکرد و دەبینێت هەڵمەتی هەڵبژاردننیشی لەسەر ئەمە بنیاد نابوو. وەک خۆی دەڵێت سەدەی 21 سەدەی تورکیا دەبێت و تورکیا وەک کارتێکی بەکارهێنرا و نابێت لە دەستی ئەمبەر و ئەوبەری ئۆقیانوسی ئەتڵەنتیکدا. سکرتێری گشتی ناتۆ بەشداری کرد لە مەراسیمی سوێن خواردنی ئەردۆغاندا. لەو بۆنێدا هەوڵی دەدا تا تورکیا لەسەر ئەندامێتی سوید لە ناتۆدا مافی ڤیتۆ بەکار نەهێنێت لە کۆبوونەوە لوتکەیەکەی مانگی داهاتووی سەرکردەکانی هاوپەیمانێتیەکە. ستۆڵنبێرگ لە وەڵامەکەی ستۆکهۆڵمی بەهەند وەرگرت سەبارەت بە داواکەی ئەنکەرا بۆ سەرکوتکردنی ئەو گروپە تیرۆریستانەی کە حکومەتی تورکیا دەکەنە ئاماچ. تەنها چەند ڕۆژێک لەمەوبەر یاسای نوێی گرنگی تیرۆر هاتە بواری جێبەجێکردنەوە. بۆیە سوید وابەستەیەکانی خۆی جێبەجێ کردووە. ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا یەکێک بوو لە پێشەنگەکانی ئەو کەسایەتیانە پیرۆزباییان کرد لە سەرکەوتنی ئەردۆغان لە هەڵبژاردنەکاندا. ئەوان دوو هاوڕێی باشی یەکترن. ئەوە ڕاستە پەیوەندیەکانی تورکیا و رووسیا بۆ 5 ساڵی داهاتوو بەردەوام دەبێت و بەهێزتریش دەبێت. بە دڵنیاییە و پوتین زۆر دڵخۆشە کە بۆ 5 ساڵی دیکە هاوڕێکەی دەبێتەوە بەسەرۆک. پوتین لە میانی هەڵبژاردننی سەرۆکایەتیدا پشتیوانیی بەرچاوی دارایی ئەردۆغانی کرد و وەرگرتنی بە ملیارەها دۆلاری پارەی وزەی دواخست بۆ پاڵپشتیکردنی ئابووری تورکیا کە لە قەیراندایە. بەڵام شۆڤەکاران ئاماژە بەوە دەکەن دەشێت ئەردۆغان بتوانێت سەرکەوتنەکان لە هەڵبژاردنەکاندا تۆکمە بکات لە ڕێگەی سازانی دیبلۆماسیەوە لەگەڵ واشنگتندا. لەوانەیە ئەردۆغان و هاوکارەکانی بەدوای بەهێزکردنی پەیوەندەکانی نێوان هەردوو وڵاتە بگەڕێن لەسەر بنەمای پێشوازیەکی باشتر لە ئەردۆغان لە واشنگتن دیسی وەگەوەی بەرسەردانێکی فەرمی بانگێش بکرێت. ئەمە ئەوەیە کە چاوەڕێی دەکەن. باشترکردنی پەیوەندەکانی تورکیا و ئەمریکا ڕەنگە یارمەتی دەربن لە کەمکردنەوەی فشارە داراییەکانی ڕوبەڕووی ئابووری تورکیا بوونەتەوە. بەڵام هەندێک لە شرۆڤەکاران هۆشداری دەدەن لەوەی نێوان هەردوو سەرکردەی وڵاتەکان هێشتا وەک بربەستێک ماوەتەوە. تورکیا ئاڵنگاریە بۆ واشنگتن هەر بە ئاڵنگاری ژەمێنێتەوە. پەیوەندیەکە کەمتر لە پەیوەندیەکی نمونەیی لە ڕاستیدا زۆریش سادە. ئەمەش لە ڕێبەرەکانی خۆیانەوە دەست پێ دەکات و ئەردۆغان و بایدن بە زەحمەت قسە دەکەن یا بە زەحمەت یەکتر. دووبارە ڕێخستنەوەی پەیوەندەکانی ئەمریکا و تورکیا کەوتۆتە سەر هەڵوێستی ئەنکەرا سەبارەت بە بەرفراوانکردنی ناتۆ بانگەوازەکانی ڕۆژاوە بۆ سەپاندنی سزا بەسەر رووسیادا. ئەمە ئەو بابەتەیە کە ئەردۆغان ڕەتی کردوێتەوە ڕەزامەندی لەسەر بدات. ئاسوە جەبار بۆ راپۆرتی دۆریان جۆنس دەنگی ئەمریکا ئەستەنبوڵ.